بابەتی سێمی بەرنامەی لێکدانەوە هەڵوێستی ئەمڕۆمان دەربارەی ئەفغانستانیەکانە لە ئێران کە هەروەک ئاگادارن لەم ڕۆژانەی دواییدا نزیک بە 100,000 ئەفغانستانی لە ئێران دەرکراون. سەردەڕی بابەتەکەمان بە ناوی شەپۆلی تازەی دەرکردنی ئەفغانستانیەکان لە ئێرانە. دوای شەڕی نێوان ئێران و ئیسرائیل حکوومەتی ئێران بڕیاری داوە پەنابەرە کۆچبەرەکانی بێبەڵگەنامە دەربکات کە زۆربیان خەڵکی ئەفغانستانە. ئاژانسی هەواڵنێری مێهر سەر بە حکوومەت بڵاوی کردێتەوە کە بە فەرماندەی پۆلیسی ئێران ڕاگەیەندراوە کە هەموو هاوڵاتیانی نایاسایی دەبێت ئێران بەجێبێڵن. بەپێی ئەم راپۆرتە ئەحمەد عەلی گودەرزی فەرماندەی پاسەوانی سنووری فەراجا گوتوویەتی کە بەپێی ئەم فەرمانە هەر جۆرە خان و مڵکێک کە بە ئەفغانەکان بەکرێ بدرێت گرێبەستەکەی دەست بەجێ هەڵدەوەشێتەوە و مڵکەکەش مۆر لێ دەدرێت و دەستی بەسەردا دەگیرێت. گوشارە ڕەگەزپەرستانە لە دژی ئەو ژن و پیاوانەی کە لە ڕووی ناچاریەوە لە ئەفغانستانەوە ڕوویان لە ئێران کردووە تا ڕادەیەکی زۆر پەرەی سندووە. ئەم کۆچبەرانە لەگەڵ گەلێک کێشە و گرفتی جۆرا و جۆر بەرەو ڕوو دەبنەوە. مەترسی دیپۆرتکردنەوەیان تەنیا یەکێکە لەو گرفتانە. بەرپرسانی ڕژیم لە هەر دەرفەتێکدا باز لە پێویستی دەرکردنی ملیۆنەها ئەفغانستانی بەناو نایاسایی تا کۆتایی ئەم ساڵ دەکەن. حکوومەتی ئێران کۆچبەرانی بێبەڵگەنامەی مانەوە بە نایاسایی ناو دەبات بەبێ ئەوەی بڵێت کە بەشێکی زۆریان لە ئێران لەدایک بوون و تەنیا دایک و باوکێکی ئەفغانستانیان هەیە. بەرپرسان کاتێک دێنە بەردەم پەیامنێر و کامێراکان تەنیا باز لە بەزاندنی سنووری نایاسایی لەلایەن هاوڵاتیانی ئەفغانستانیەوە دەکەن، بەڵام بە پێچەوانەی ئەوەی کە ئەم بەرپرسانە باسی دەکەن دەرکردن و دیپۆرتکردنەوەکان تەنیا ئەو کۆچبەرانە لە خۆ ناگرێت کە پێیان دەوترێت کۆچبەرانی نایاسایی. پەیامنێرێکی شەبەکەی BBC باس لەوە دەکات کە لە ناو دیپۆرتکراوەکاندا هەندێک کەسی بینیوە کە خاوەنی پاسپۆرت و بەڵگەنامەی باوەڕپێکراوی مانەوەش بوون. بەپێی راپۆرتەکان ڕۆژانە نزیکەی 3,000 پەنابەری ئەفغانستانی لە سنووری ئێرانەوە ئاودیوی ئەفغانستان دەکرێنەوە. ئەو کەسانە بەر لە دیپۆرتکردنەوەیان تاڵان دەکرێن. بەپێی و گرتە ڤیدیۆیانەی کە بڵاو کراونەتەوە مامورانی ڕژیم ئەفغانستانیەکان دەستگیر دەکەن و سەرەتا داوای بەرتیلیان لێ دەکەن. لە زۆربەی حاڵەتەکاندا دوای ئەوەی کە پارەیان لێوەردەگرن بە زۆر دەیانێرن بۆ کەمپەکانی دیپۆرتکردنەوە، بە تایبەت ئەگەر کۆچبەرێک پارەی پێنەبێت بە لێدان وەزیەت و ئازار دەیخەنە ناو ماشێنی بارهەڵگرەکانەوە و ڕەوانەی ئەو کەمپانیان دەکەن. بەڵام تەنیا هەر ئەمانە نییە. ئەم ماوەیە لە سێدارەدانی ئەفغانستانیەکان بە ڕادێکی بەرچاو زیادی کردووە. ئەم ئیعدامانە هاوکات لەگەڵ بە ئەمانجکردنی ئەفغانستانیەکان لە سنوورەکان بەڕێوە دەچن. شەڕبوونەوەی گوشارەکان بۆ سەر کۆچبەرانی ئەفغانستان لە ڕژیمی کۆماری ئیسلامیدا هاوکاتە لەگەڵ تونتربوونەوەی گوشارەکان بۆ سەر ئەو خەڵکە لە پاکستان و هەندێک لە وڵاتەکانی ئوروپاش تەنانەت. ماوەیەک لەمەوبەر باڵوێزخانەی وڵاتی ئاڵمان لە ئێران ئەو بەشەی داخست کە بەرپرسی لێکۆڵینەوە لە دۆسی ئەندامانی لێکدابراوی ئەو بنەماڵانە بوو کە بڕیار بوو بە بنەماڵەکانیان لە وڵاتە پەیوەست بن، واتە لە وڵاتی ئاڵمان. بەرپرسانی باڵوێزخانەکە ئەو کەسانە ڕەوانەی باڵوێزخانەی ئاڵمان لە پاکستان دەکەن، شوێنێکی کە گوشارەکان لەسەر هاوڵاتیانی ئەفغانستان و دیپۆرتکردنەوەیان بە شێوەیەکی زۆر دڕندانە لەوێش پەرەی سندووە.